دەست خۆش گوڵباخ بەیانی تۆش و بینەرانی کوردستان 24یش باش وەکو خۆشتان وتەن ئێمە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دهۆک لە پێنجەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی گەلی کورد ڕاستەخۆ لەگەڵتانین بۆ ئەم کاتش ئێمە میوانمان هەیە حتمما ئەم ڕۆژ کۆمەڵێک پانێڵ و کۆمەڵێک باس تاوتوێ دەکرێن و دواتریش ڕاستپاردەکانی لەسەر دەردەچن بەڵام بۆ ئێستا ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز زێدان خەلەف عەتوانی نوێنەری سەرۆکوەزیرانی عێراق و بەشدار لە ئەم كونفرنسا. أهلا وسهلا أستاذ زيدان، أهلا بك. حياكم الله على إجراء هذا اللقاء مع كردستان 24. أهلا وسهلا، حياكم طيب الله. أستاذ زيدان، أريد أن أسأل أهمية هذا المؤتمر ليس فقط للشعب الكردي حيث تعرضوا للإبادة، إنما للعراق ككل. ما أهمية هذا المؤتمر؟ بسم الله الرحمن الرحيم. شكرا لحضراتكم لتغطية شكرا لإقليم كردستان لإقامة هذا المؤتمر ودعوتنا للحضور. بەردەستەکردنی گرنگی ئەو بابەتێت لایەن بەڕێز محەممەد شاه سوودانی چکە دۆسەی گۆڕە بە کۆمەڵەکان زۆر گرنگە لە ساڵی 2011ەوە کاتێک وەزارەتی مافەکانی مرۆڤ ئەمەی لە ئەستۆ گرتووە گۆڕە بە کۆمەڵەکان دۆزراونەتەوە ئەو گرنگیە بەردەست بووە و تێبینی کراوە هەوڵ دەدرێت لەو کاتەوە کارەکان زیاتر بوون کە ئێستا ژمارەی گۆڕە بە کۆمەڵەکان کە هەڵدراونەتەوە دۆزراونێتەوە چ لە وەزارەتی مافەکانی مرۆڤ ئێستا بۆتە دامەزراوەی شەیدەکان لە حکوومەتی فیدرالی زیاتر لە 316 گۆڕی بە کۆمەڵن هەر گۆڕێکی بە کۆمەڵی چەندین گۆڕی جای تێدایە هەزاران تەرم ڕفات دۆزراونەتەوە کە ئەو بابەتە وای کردووە حکوومەتی فیدرالی بە کاری خۆی هەڵبستێت. ئێمەش لە نووسنگەی مافەکانی مرۆڤ لە نووسنگی سەرۆکوەزیران دەستمان کردو بۆ کارەوەی بۆ پێداچوونەوە و پێدانی تەواوی ئەو ڕێنمان و ڕێکارانەی کە هەن لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان و بە تیمی پزیشکی دادی ئەگەر پێویست بە هەڵکۆڵین و دۆزینەوەی پشکنی تەشەڕۆکی ناوچی و پەنجەمۆر و هەر پێویستەشی دیکە بکات لەو نێوانەش بڕپارەی تەواو خرج کراوە بۆ ئەوەی ئەو پرسە ڕێخۆی بگرێت و دواتر نەتەوەکان بە ڕێزگرتن لە شێدەکانە دەمێنەوە. ئێستا لە عێراق بەهۆی خوێنی شەیدان نەبووایە بەم ڕۆژە نەدەگەیشت. ڕژێمی دیکتاتۆری ڕابردوو ستەمی لە عێراقیەکان خوێنیان کردووە لە باشوور و ناوەڕاست و هەرێمی کوردستان و هەڵەبجە و ئەنفالیش گەواهی ئەو پرسان و بامەدەبوونی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و ڕێزدار برامان مەسعود بارزانی ئێمەش نوێنەرایەتی سەرۆکوەزیرانی عێراق دەکەین بۆ بەردەستەکردنی گرنگی ئەو پرسە لە حکوومەتی عێراق و چ لە عێراق بێتیان لە هەرێمی کوردستان بەتابەت بەرامبەر بە گۆڕە بە کۆمەڵەکان. في عمليات فتح المقابر والتعرف على DNA گۆڕەکان و ناسینەوەی DNA کان بۆچی؟ ئەمە درەنگکەوتن نییە بەڵام گۆڕە بە کۆمەڵەکان گەلێک زۆرن کە لە ڕژێمی ڕابردوو بەجێماون دواتریش قاعیدە و چەتەکانی داعش هاتن دواتر کۆمەڵکوژی دیکە ئەنجام دران بە تابەت لە قەزای شنگال ڕۆژانە گۆڕی بە کۆمەڵ دەدۆزرێنەوە واتە ژمارەی گۆڕە بە کۆمەڵەکان زۆر ئەمە ژمارە یەک. خاڵی دووەمیش ئەوەیە کە گۆڕە بە کۆمەڵەکان و ئەو تیمانەی کارە لەسەر دەکەن هەمان ئەو تیمەن لە ساڵی 2011 واتە ئێمە داوامان کردو ئێستا چەندین جار داوای زیاتکردنی تیمەکەمان کردووە تەنانەت ئەو دەرماڵەیەشی کە دیاری کراوە داوای زیاتکردمان کردووە بۆ ئەوەی تیمێکی تایبەتمەند لە هەڵکۆڵینی گۆڕە بە کۆمەڵەکان دروست بکرێت و ژمارەکان زیاتر بکرێت تا بارتەقای ئەو ژمارە زۆرە گۆڕە بە کۆمەڵەکان بکەن. بێگومان تەوسیات هەیە لە
ڕاستپاردە هەیە لە کۆتایی ئەم کۆنفرانسەدا. ئەم ڕاستپاردانە لەبارەی کۆمەڵکوژی کوردەکانەوە دەبێت. ئمڕۆ تەنیا کۆمەڵکوژی نیە بۆ گەلی کورد بەڵکو نمونەی ئەوەیە کە لە عێراق ڕوو دەدات لە بەغداد لە 3/8 دەبینیت یاد هەبووە لەسەر یادکردنەوەی ئەو تاوانکارە دژی برانێزدی ئەنجام درا خۆڵچێک وەشتێنران بابەتەکە بەبییر هێنرایەوە ئەو کۆنگرش کە ئەنجام دەدرێت و ئەوانش کە لە ڕابردوو ئەنجام دراوە هەموو بۆ ئەوەن کە گرنگی بابەتەکە گۆڕی بە کۆمەڵەکان دەربخات دواتریش لە ئەوەی ئەو یاداشت و پێشنیازانەی کە لەو کۆنگرەوە دەردەچن گرنگن چونکە لە ئاستەشی نێودەوڵەتیە کۆنگرەی پێنجەمیشە هاوەهەنگی لەگەڵ برایان لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت بە ئامانجی زیادکردنی ژمارەی هەڵکۆلەران ویست بکەم هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە شێوازەکەی چۆنە لە ڕاستیدا لە ئاستەشی باڵادا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە هەموو کۆنگرەکان هەموو کۆنفرانسەکان لە عێراق لە دەرەوە برایان برامان یاسین بەڕێوەبەری دادی پزیشکی و تابەتمەند بە گۆڕ بە کۆمەڵەکانیش لە حکوومەتی فیدرالی منیش خۆم لەگەڵیان بووم لەگەڵ شاندەکان لە هانۆڤەر بۆ ئەوەی بتوانین ئەو شوێن پەنجە و تۆماری تەشەڵکی ناوچی هەڵبکرین و ئێمە 700 نمونەمان لابوو کە نەناسرانەوە واتە بوونی ئەو ڕێژە زۆرە وا دەکات کە هەندە بربەست بێنە پێشەوە بەتابەت بۆ ناسینەوەی ڕووفات و شەهیدەکان هەر بۆیە ئەو ڕووداوانەشی کە دواتر لە شنگال و تەلافەر و ناوچەکان دیکە ڕوودا هەموو لەسەرێک کەڵەکە بوون هەمووشان ئەوە دەخوازن کە بناسرێنەوە بۆیە لەگەڵ هەرێمی کوردستان لە برایانمان کە ئەو هاوەهەنگی زیاتر بێت چ لە هەڵەبجە چ لە شوێنەکانی دیکە کە ئەو جۆرە ڕووداوانە ڕوویان داوە بۆ ئەوەی هەمویان هاتا بکرێن. ئایا باشتر نییە مختبەرێکی DNA لە هەولێر بکرێتەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە. بۆچی نایکەنەوە؟ لە ڕاستیدا ئەمە ئەرچی حکومەت هەرێمی کوردستان و پزیشکی دادیە کە ئێستا بەڕێز دکتۆر یاسینە پێشمان وایە بە پێ زانیارەی کە هەمە دەستیان پێکردو بەڵام تاوان بەڵێ بەڕێزدان بەڕای جەنابتان باشترین ڕێگە چییە بۆ ڕێگریکردن لە دروستبوونەوەی کۆمەڵکوژیشتر دژی کوردەکان هەر وەک دەزانی تاوەکو ئێستاش لە قەلەقیدا دەشیدا کاتێک دەڵێن تەنیا بۆ گەلی کورد ئەمە زۆر وردی تێدا نیە مامۆستا چونکەوەی کە ڕووی داوە لە باشوور لە ناوەڕاست تەنیا بەرامبەر بە گەلی کورد نەکراوە مەدەیان لە گۆڕی بە کۆمەڵمان هەیە لە ڕژێمی ڕابردوو لە ناوچەکانی باشوور ڕۆڵەکانی ئێمە تا ئێستا ڕووفاتەکانی وەرنەگرتوتەوە لە ناوەڕاست لە ناوچەکانی ڕۆژئاوا تا دەگاتە هەرێمی کوردستان بێت گەلەوەش گەلی عێراقی تەواوی گەلی عێراق خزم و خۆییان هەیە کە نەدۆزراونەتەوە بۆیە پێمان وایە کە جێبەجێکردنی یاسا و دەستور ڕێگرە بۆ ئەوەی دیکتاتۆری جارێکی دیکە نەگەڕێتەوە ئەو ڕۆژانە نەگەڕێنەوە بەڵکو لە 11 کا هەڵبژارن دەکرێت جۆرە ئاهەنگێڕانشی دموکراسی بێت و دیکتاتۆری ڕێگری لێ بکرێت و ڕێگری زۆر سپاس بۆ بەڕێز زێدان خەڵف عەتوانی نوێنەری بەڕێز سەرۆکی حکوومەتی اتحادی عێراقی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ دەرفەتە لەگەڵ زۆر سپاس. بەڵێ گوڵباغ ئێمە دەگەڕینەوە لای ئێوە ئەمە ئەم دیدارە بوو لەگەڵ زۆر بەڕێز زێدان خەڵف عەتوانی نوێنەری سەرۆک وەزیرانی عێراق لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دۆهۆکەوە لەگەڵتان بووین.